حەزم لێ ئاوێنەیەک وەکو دیاری بنێرم بۆت، کوتومت هەندەی باڵای خۆت. لەبەرەوەی کاتێک کە لە خەو هەڵەسی بۆ یەکەم جارە و چاوی بە تۆ بکەوێ، لە بری چاوەکانی خۆم ڕوخسارت لەوا دەرکەوێ. ئەو کاتەی بۆ تێنێرم زۆرە ترسم بیشکێنن، ئاخر پۆستە و گەیاندنی ئەم وڵاتە نازانن چەند دڵم لاتە. منەترسم بیدەنە دەست پۆستە چیەک وەها بزانێ من شێتم، ئەو تێناگا لەو ڕستەی کەوا لە خوار ئاوێنەکە بۆم نووسیوی، بەیانیان لەم چارچێوەدا چاوەڕێتم. ئەو بەیانیەی جێتێشتم بڕوام نەکرد، من وامزانی بەگاڵتەوە دڵی خۆتت لەم سەندەوە بۆیە ئیتر داوام نەکرد. ئایامێکە لەم دووریت و کەچی من هەر بڕوا ناکەم، هەناسەکەم خۆتە زانیت لەگەڵ تەنیایی هەڵ ناکەم. لەوە زیاتر بیرت بکەم، هاکاشەیە بەبێ ئەوەی لە دەرگا بەم بەسەر دیواری ماڵتانە دێمە ژوورە، ئەگەر پۆلیسیش بمگرێ دڵی یاسا لە دڵی تۆ نەرمترە و لێمە بورە. کە شەودادێ هەرچی گۆرانی تەنیایە، تا بەیانی دەستیان لە ملی منە. ئەم شەو درەنگ گۆرانیەک هەندە گریا بەنگی نووسە، وتم هەستە هەناسەکەم هەستە بڕۆ سەر جێگاکەت، بە هەنسکی گریانەوە وتی ئەی دڵە تەنیاکەت. من پێم سەیرە گۆرانیەک بۆ من وایە و کەچی تۆ لە بیرت کردوم، تەزویەکی ئەو ڕۆژانەت لە بیر نییە کە چەند بەدڵ ماچت